دەروونزانەکان باسێکەن پێوتێن خۆشی تەوەحود چییە؟ خوو بگری بە شتێکەوە هەر ئەوەت بێ و هەر لەگەڵەوە یابی هیچی کە لەی جا نەبیتەوە واو لێ ببی بە بەشێ لەو ئێوە کۆ خەڵکە ئەمڕۆ هەمووی تەوەحودی کردووە لەگەڵ فەیسبوک و ئینتەرنێت و ئەو بابەتان و بەبێ و ناشی هەر لە مناڵە ئەو نەخۆشی تەوەحودە وای لێکا قسەکردنی دوا بکەوێ بۆ ئەو کاتێک کە مۆبایلێ پێ و چیتەتە ناو قوڵایی فەیسبوکەکەتەوە و ئەنیستاگرامەکەتەوە بابەتەتەوە حەز ناکەی یەک کەس دەپاڵ تا قسە بکە جارێگەرێکە بڵێ دەلای بە ئێمە میوانین بۆ لای تۆ هاتوین کورە ئێوەش دەریکەن بۆ خۆتان سێرکەن مەشغوڵ بن پێو ناخۆشە ئەگەر بۆ سبەینێ تەلەفۆنکا بڵێ ئێمەوە بۆ لاو تۆ لەبەر ئەوە ئەڵێ مێ کەزانی قەدەغی ئەو مۆبایلت لێکاڵە لای بە ئاوا سەری خەڵکی خواردووە ئەم جیهانە کە تۆی بینی بەم شێوە دروستیەکەن بۆ تۆ ڕاکێش نەناوی ئەم جیهانە افتیراضیە هەمانە و فکرەی یەهودی کۆنە ئەمڕۆ بە شێوەیەکی مۆدێرن و بە شێوەیەکی تەکنۆلۆژیا بۆ تۆیان هێناوە ئەمە بۆتە هۆی ئەوەی چی خزمایەتی نەزانی قیەم و ئەخلاق نەمێنێ لەوێەوە بڕۆی سێکس بکەی بڕۆی لا بدەی لە فیتڕەتی خۆت کوفرکەی شیرک بکەی کوفری هەموو عالەم بێک لە مسێنیتە بەردەم خۆت کاک خەڵک ئەوسا بۆچی درەنگ لە دین وەرەگەڕا ئەگەر بیشی ویستە لە دین وەرگڕێت تا کافرێکە دۆزیەوە گوێی لێگرێ مۆخیە بوو بە ئاو داماوە بەڵام ێستا بەیەک لە کا کوفری دنیایانێتە بەردەم خۆی بۆیان ئاسان کردووە یەهود کە شتێ داهانێ لەو بابەتانەوە ئازانی بۆ خزمەتی تۆیە بۆ لە ناوبردنی تۆیە بۆ تۆ چەندێکە هەواڵی براکەت و باوکت و خاڵ و مام و پور و پورزا و ئامۆزا و خاڵۆزات نەپرسیەوە بۆ چەندێکە نازانی دراوسێکت خەریکی چییە و چیەکە و چی ناگا و چی لێ قەوما و چی لە نەقەوماوە بۆ کوڕەکەت کە لە ماڵەکەی خۆتە چەندێک ئاگات لە پەروەردەی نییە کچەکەت عینن شت چەندیان لێەوە براون هەرچی شتی خۆڕە پێیان کراوە هەرچی تاوانە بەسەریان ڕاهێنراوە چەندیان لێەوە سحریان لێکراوە چەند لەوێەوە هەڵخەڵەتێنراوە بە ناوی بەتخاڵکردنەوەی سحرەوە هەر بڕۆ بۆ هەندێک لایەنیشی چەند لەوێەوە بە ناوی دینەوە هەڵخەڵەتێنراوە کاڵتەنیە یەهود دەزانێت چێ جا بۆیە بەڕاستی ئەم ڕەمزی بافۆمێنتە ئەمڕۆ ئیشی خۆیەکە